دق ویداد نەبی وەرگێڕانی نووری بێخاڵی. بۆ کەسی ڕوون مەکەرەوە بۆ دەڕۆیت لە کاتێکدا پێویستە بمێنیتەوە، بۆ پێدەکەنیت لە کاتێکدا پێویستە بگریت، بۆ بێدەنگ دەبیت لە کاتێکدا دەبێ قسە بکەیت. بۆچی پەڵە لە ژێر چاوەکانت دەردەکەون؟ بۆچی لە نووسین دەوەستیت؟ بۆچی وەک یەک پشت لە هاوڕێکان و ژیان دەکەیت؟ بۆ کەسی ڕوون مەکەرەوە بۆچی لە سەردەمی برسێتیدا دڵت وەک گۆشتی خوێکراو وشک دەکەیتەوە؟ بۆچی بە پەنجەی ئەوەی خۆشت دەوێت چاوە ساغەکانت دەکۆڵیت؟ بۆچی یادەوەری جەستت دەخەیتە دەریا و بەردەم ماسیەت ڕندەکانی بیرانە؟ بۆچی بەردەوام لە برینی کراوی ژیان دەکەویتە خوار؟ بۆچی کلیلەکانت لە دیوی دەرەوە و لەسەر دەرگا لەبیر دەکەیت؟ کە دەیان جووت پێڵاوت هەن بۆچی ڕۆشتنت بە پێخاوسی بەلاوە باشترە؟ بۆچی وازت لە لۆمە و پرسیارکردن هێنا؟ بۆچی هەموو شتێکت هەیە و دڵخۆشی ژنیت؟ بۆ کەسی ڕوون مەکەرەوە شتێک کە چیتر هۆکارێکت بۆی نییە، چونکە کە بە جانتایەکی بچووک لە شارەکە چوویتە دەرەوە لەوێ هەموو بیان و هۆکارەکانت لە دوای خۆت جێهێشت.